مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە چوارچێوەی سەردانەکانی دارێمی کوردستان گەشتە پارێزگای هەڵەبجە. لەلایەن بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجەوە پێشوازی کرا سەرۆکوەزیرانی عێراق سەرەتا لە مۆنومێنتی هەڵەبجە تاجەگوڵینەی لەسەر پەیکەری عومەری خاوەر کە ڕەمزی قوربانیانی کیمیابارانەکەی هەڵەبجەیە دانا. داواکاریەوەمان بۆ پارێزگا ناساندنی ئەم شارە وەرگرتووە. لیژنێک بۆ دیراسەکردن و بە دواداچوونی ئەم داواکاریەوە پێک دێنین و بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری و پشتیوانیکردنی دانیشتوانی ئەم شارە هەموو هەوڵێک دەدەین کە ڕوبەڕووی کارەساتێکی گەورە بوونەوە کە وجدانی هەموو هاوڵاتێکی عێراقی و هەموو گیانی هەژاند، وەک چۆن لە هۆڕەکان ڕوویدا و لە باشووری عێراق ڕوویدا، وەک چۆن لە ئەنفالدا ڕوویدا، وەک چۆن لە کەربەلا و لە ئەمبار ڕوویدا. ئامادەکاری دەکەین بۆ گەڕاندنەوەی هیوا بۆ ئەو کەسانی کە لە ڕابردوودا زیانیان بەرکەوتووە. دواتر مستەفا کازمی بۆ ماوەی زیاتر لە 15 خولەک لەگەڵ بەرپرسانی ئیداری و حیزبەکان و چین و توێژە جیاوازەکان کۆبوویەوە. بەپێی زانیاریەکانی پەیام لە کۆبوونەوەکە کازمی بەڵێنی داوە چی پێ بکرێت بۆ هەڵەبجە دەیکات. پارێزگاری هەڵەبجەش دەڵێت سەرۆکوەزیران پێی ڕاگەیاندوون لیژنەیەک پێک بێنرێت و سەردانی بەغداد بکەن تا لە نزیکەوە لەگەڵ خودی مستەفا کازمی کۆ ببنەوە. یاداشتێکمان خستە بەردەستی یاداشتەکە خەمی مناڵانی ون بوو، خەمی کەسوکاری کیمیاباران، خەمی بە پارێزگابوونی ئەم شارە، خەمی ئەو دەوایدانی کە مشتەرەکن لە نێوان حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێم تەکمیلەی بکەین تیان نووسراوە، خەمی تەعویز، خەمی زەرەری ئەم خەڵکە کە خەڵکی هەڵەبجە نییە دوو جار ماڵی وێران نەبوو بێ. لەسەر مەسەلەی گەرمی جوتیاران کە یەکێکە لە خەمەکان لە هەرێمی کوردستانە ئێمە وتومانە و نووسیمانە جوتیاری هەڵەبجە شارە زۆر هەورامان بە پلەی یەکەم قوتی لەسەر کاری فەلاحەتە، لەناو فەلاحەتیشا گەنم ناشکرێت تۆ گەرمی 2014 و 15 و 16 بەسەند تەعویزە پارەکەی نەیتێ. بۆیە بەڕاستی بۆ ئەوی قوتی ماڵی خەڵک پڕ لە نان بێ پێویستە ئەو حەقەی کە ئیستیحقاقی جوتیارانە دەفعی بکەیت. دیارە با فەخرێکی زۆرەوە و تەقدیرێکی زۆری بۆ هەڵەبجە بوو، بۆ تەسحیە بوو. لێرە کە لەگەم داخلی کرد وتی سێری ئەم شارەکە لە ماوەی 1 سەعاتا 5000 کەس لێرە شەهید بووە لە 16 سێ توان بەڵێ وایە. ئێتوتی بزانم شارە چ تەسحیەکی گەورەیاوە. وعدیشی پیاین کە ئێمە وەفدێک تەشکیل بکەین لە وردی بە نزیکەوە سەردانی بەغا بکەین و وەزارەتی داخلی و وەزارەتی تەختیل و وەزارەتی بازرگانی و ئەو وەزارەتانەی کە معنین بە کەیس و کێشەکانی هەڵەبجە لە کەیسی بە پارێزگا بوونەوە بۆ کەیسەکانی تر لەگەڵمان دانیشێ. ئێمە شمان لە نزیکترین کاتا ئینشاڵڵا واکەین بە وەفدێکی چڵوپڕ سەردانی شاری بەغاکەین. بڕێر وایە هەفتەی ئایندا بەرپرسانی ئیداری هەڵەبجە کۆبوونەوەیەک گەنجان بدەن، لیژنەیەک دروست بکەن بۆ ئەوەی بە زووترین کات بە یاداشت و داواکاریەکانیانەوە سەردانی بەغداد بکەن. لەگەڵ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق گفتوگۆ لەبارەی داواکاری و کێشە و گرفتەکانی پارێزگاکە بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.